شەوا دەربازبووی سێ وڵاتیە ناکەنجیا قەزا سۆران دە ئەنجامە بردومانە فڕۆکەین تورکیایەدە شەهید بوون. دووژێ شەهیدان برانەوەی دنجی پسمامێوان بوو و لێ گوندێ ماوەتە یە سەربێ نەحیا شێروانە مەزن لێ سنوورێ قەزا مێرگەسوور شەهید بوون کە سوکارن وا سێ وڵاتیان دەبێژن سکاڵا لە سەر دەوڵەتە تورکیای تۆمارتکن و داخواژالیە پەیوەندیدار دکن ئالی کارمن دگەلواندا و بڕێ قونسڵخانە و پەیوەندیên تایبەت قەرەبۆی و وەربگرن. ام سکالا خو حکومت ترکیه تومارکن چون اب طیاره ترکا بون دو حکومت هریمی کردستانش کین کابوما قربوب کنه او شتنا زور جا رودای زور جا خارج تا گوند طوبات هوانی ام نشیم چنه نومشت خو نشیم چنه گوند نشیم چنه جیکی به ترکا ئەو سێ وڵاتیان شەهیدبوون پێشمەرگەبوون و دەمە هەفتەیەکی جێبەرێن شەرڤەگەریانە و ئەو گوندێ گۆلێ هاتن بردومانکردن دەکەوێ سنوورێ هەرێمێ حربی و مقداد برایتێک بن کە عیمات تەمەرجی ئەوجی پسمامێوە بوو پێکەوەی بخۆ هەستای چووە گوندێ ماوەتە گوندێ ماوەتان بخۆ چووی مێشێت هەبوو یە چووی تارە مێشێت خۆیت چووی پشتینگیێتە هەستای چووە سەر ڕیبارە بخۆ خۆ پێنە ڕیبارە و تەیارە چەشپێژێت هات دیت بووی و صاروخە کالێدای هەر سێت شەهید کرد و ئەمجی ئەوروکەنێ بەیانی سعات پێنجێ منوێژە بیانی ماوە کرد و ئەم هەستان چوونە گوندێ ماوەتە وڵا چوونە سەر ڕیبارە مە جەنازێت خۆ ئینەوە و ئەم هاتینەوە پێشمەرگەنە بەلێ پێشمەرگەنە گێت تورکیە لێدای جام یۆ بینتەوە سەر حکومەت یانی شتێکی بما بکەتن حەقیوانە لە تورکە وەرگرتەوە یان شتێکی بما بکەتن di nav kanalên ragihandinê de Qaymeqamê Mêrgesûr amade nebû lê serbûyerê daxuyaniye bide NRT. دەما چەند ساڵانە بە حەجەت هەبوونە بنگە و بارگەین پارتا کارکەرێن کوردستانی فڕۆکەین تورکیا ناوچین هەرێما کوردستانی بردومان دکن و گەلک جارانجی وڵاتیان مەدەنی دبن ئارمانج بردومانە هەری دیارژیا گوندێ زەرگەلی بوو لێ بنارە قەندیلە گۆ بە و سەردەما شەهید بوونە نە وڵاتیان و برینداربوونە 11 دنجی